لەو دقەیە کە هاتمە دەرەوە قسە لەگەڵ کەسوکارەکەی بکەم نەخۆشەکە بەدەم بەنجبەری ئەوتی باوکە بەدەنگی بەستی باوکە بڕۆم پێ بکەی ئێستش چاوم پڕەوێ لە ئەو مۆشەدەیەتە پێچاوم باوکی خۆی دانەوەندە پێڵاوەکان ماچکە 2 ساڵ پێش ئێستا بوو مانگی نۆی 2021 بوو ئەو کاتە تەڵەبەی مقیم مەقدەم بووم خەفەری تەواری شار بووم تقریبا ئەولای سەعاتی 1:30 شەو لایە بوو تەلەفۆنێکم بەهاتوتیان نەخۆشێکی حالە کراوە لە یەکێک لە قەزاکانی دەرەوەی سلێمانی نەخۆشەکە شۆکی عین نەخۆشەکە زەخت بێهۆشە و هۆشی نییە وتی لەوایە نەزە زەختی دابەزیوە لیانی دڵی سەریع بوو هەموو شتێک المهم من بحکومە لە دار مامەوە تقریبا هەمووی دقی پێ نەچوو ڕۆژمان نەخۆشخانەی شار و نەخۆشم بینین کە نەخۆشە بینی فعلا نەخۆشەکە شۆک بوو ڕەنگی سپی بووە زۆر بە هێواشی ئەگەر بەستە بە لیانی دڵی بکردایە کە و جیهازەی بەکارمانهێنا بۆ قۆڵی زەختەکەی نەئەخوێندەوە ئیتر هەر مەجای ئەومان بوو بە پەلەپەل کانولامان لە ملێوە دانا تەنان کانولاکانی دەسوقاچی ئەوەنە داخراب بوون دەمارەکانی بۆمانە ئەدۆزرایەوە دوو کانولامان لە ملێوە بۆ دانا و خێرا بمانە عەمەلیات کە بردمان عەمەلیات من پێشەوە باوکی هات موافقەمان لێوە گوتمان مامەگیان ئەمە حادیسەکە چۆن بووە وتی دکتۆر سەعات تقریبا 9 شەو بوو ئەو کاتە وتی لەگەڵ کوڕەکەمە بە یەکەوە موبەریدەی هاویننا بە پێچێتەوە هەڵەگیریە وتی بیستمانە موبەریدەکە بینەوە سەربان تە تەواو وەرزی گەرمانە ما موبەریدەکەوە بکرێتەوە بە یەکەوە لەگەڵ کوڕەکەیە بە قادرمەیان سەرکەوت و موبەریدیان هەڵکەوتبووە کوڕەکەی ئەوەی کە نەخۆشەکە بوو ئەو شەوە پێی خلیسکا بوو لە قادرمە کەوتووە خوارەوە کە کەوتووە خوارە موبەریدەکەش بەسەریا کەوتووە خواری ئەوی بەسەر سکیا ئیتر لە مناقەشا بووین کە نەخۆشمان بە پەلەپەل هێنایە سەرەوە حەقەتەن نەخۆشەکە گەشت بە ئەڕێست یعنی دڵی وەساڵ بە پەلەپەل دیسان کارەبامان لیا و دڵیمان هێنایەوە لەگەڵی و بە بەردەوامی لە یەکێ لە کانولاکانەوە مغەزی ئەڕۆشت و لە یەکێ لە کانولاکانەوە خوێنە ڕۆژت هەرچۆنی بە سەریعی بەنجمان پێیا و فەتح بەتنم بۆ کرد و سکیم کردەوە هەناوسکی هەمووی پڕ بوو لە خوێن هەتا وەکو جیهازی سەکشنەکە یعنی هەڵبژینی خوێنەکەی سکیمان پاک کرد و ئەخیرن دەرکەوت کە کوڕێکی تقریبا ئەو نزیکی 19 ساڵ 18 ساڵ ئالەو ناوە بوو تازە مووی لێ هاتبوو لەگەڵی تراشی کردبوو دەرکەوت کە سپڵی بوو بە دوو کردەوە سپڵیمان بۆ لا برد و سەرچاوی نەزیفەکەیمان کۆنتڕۆڵ کرد بردەوردە لەگەڵ جەماعەتی بەنجا خەریک بووین تاوەکو خوێن و ئاو مەغەزی وەرگرت و کە مێشتەکان بەرەو عێراز بوون دۆشتەوە تر الحەمدولله سپاس بەخوا عەمەلیاتەکە باش بوو هەموو شتێ باش بوو برادرانمان لەگەڵ بوو لەگەڵی تر لەو دەقا بوو کە نەخۆش دوایەوە جەناب و معلومە زانی پێڵن ڕیکەڤەری یعنی بەنجەکە تەواو بێت و وردەوردە لەو دەقەیە کە هاتمە دەرەوە قسە لەگەڵ کەسوکارەکەی بکەم نەخۆشەکە بەدەم بەنجبەری ئەوتی باوکە بەدەنگی بەستی باوکە بڕۆم پێ بکەی ئێستش چاوم پڕەوێ لە ئەو مۆشەدەیەتە پێچاوم باوکی خۆی دانەوەندە پێڵاوەکان ماچکە نەمێشت تمامەگیان نەمەیشی خۆمان کرد و ئازایی ناکەین و ئەوانە وتم عێرازەکەم تشتێکە ئاوا بۆ سپڵی ئەلحەمدولillah لامان بردووە هەموو شتێ باشە و ئینشەڵڵا باشتریشە بێت و ئەی بینە قاوش و متابعین بۆکەین ئیتر زۆر سپاسگوزاری دوای خوا سپاسگوزاری طبعا ئێمەش فەزڵی خوایە خوایان دایان شتە بکەین سپاسگوزار بووتم بۆنە زعنی بەجددی هەموو دایک و باوکێ مناڵی خۆشێ بەڵام ئەوەی لەو پیاوەم بینی زۆر شتێکی نادر بوو وتی دکتۆر لە ساڵی 90 ژنم هێناوە تەنها ئەو مناڵەمەیە بڕۆم پێیەکەی چاوم پڕوولاو دێ بەخوا هەموو سەرۆتی سامان ئەم دنیاکی من بۆیە ئەو شەو بەقەدرەوە پێم خۆشنەوە ئەو پیاوە کە گریا لە خۆشییا گریا ئەمە نمونەیەکە لە هەموو چەندەها نمونەی کە بەڵام ئیتر ژیانیش بەمەوە بەردەوامی هەیە ئینسان لە مجتەمەعا بژین من خۆم بەتەنیا هیچ نیم هەرێکە لە ئێمە خۆمان وەکو تەکمیلە واین یعنی وەکو پڕکردنەوەی چۆن زنجیرە لە چەند دانێ پێک هاتووە ئەم ژیانە زنجیر و سیلسیلەیە ڕۆژێ لە ڕۆژان یەکێک لە من گەورەتر بووە کۆمەڵەشتی بە منەوەتوە من هاتوومەت ئەم مەرحەلە ئێستا لە من گەورەتر لە من مناڵتر هەیە ڕۆژێکیش عمر باقی بە ئێمە پیرە بین و ئەم مەشخەڵە وردە من لە یەکێک مەرگتووە تەسلیمێکی کێ ئەەکەم جا هەمیشە بتومە خۆزگەم بەو کەسەی کە خوای لە ڕازیە چکە بەڕاستی یەک شت هەیە لە حیاتە ئینسان ناتوانێت هەموو کەسی لە ڕازی بێت چکە بەم هەموو نەوعێتی خەڵکە و بەم هەموو زمان و بەم هەموو کلتور و بیرکردنەوە تەبعاتەوە حەقەتەن تۆ ناتوانێت هەموو کەسەی لە خۆڕاز بەڵام ئەوەی کە مەسئولی بەرامبەری خوا و زەمیر و وجدان و ئەخلاق و ئەو تەربیەتەیە کە لەسەری گەورە کراویت